ڕێز موسا ئەحمەد سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی لە ستۆدیۆ لەگەڵم ئامادەی و گفتوگوی لەگەڵ دەکەم. بەڕێز موسا بەخێر بێن، سپاس کە ئامادەن لەگەڵمان. من بینیم لەسەر شقامەکان تیمەکانی ئێوە لەگەڵ ئەو خەڵکەیانە قسەیان دەکرد کە ئەگەڕانەوە. ئەگەر باسێکی ئەومان بۆ بکەی هاوکاریەکانتان چۆن بووە، چۆن لیژنەکانتان دابەش کردووە؟ ئەمە یەکێکە لە ئەرکەکانی ئێمە ئێوەکو تەلەڤیزیۆنی 24 هاوکارمان بوونە زۆر لە گواستنەوەی هەموو ئەو چالاکیانەی دەستگای خێرخوازی بارزانی کە لە ئەفریندا هەبووە. بە سپاسێکی زۆرەوە احتیمامێکی زۆرتان پێداوە. زانن کە تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانی لە کاتی زەمین لەرزەکە ئارتژەکە لەوێنە تا ئێستا بەردەوامن لە کار و چالاکیەکانیان دانەبراون بەڵێ بە تەئکید ئەو وەزعی کە ئێستا لە پێشە ئێمە تیمەکانی خۆمان ئاگادار کردوتەوە لە هەمان کاتدا خۆبەخشەکانشمان ئاگادار کردوتەوە کە ژمارەیەک خۆبەخش هاوکات لەگەڵ تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانی لە پێشوازی ئەو خەڵکەدا بن. ئێمە هەمومان نەزانین کە بەداخەوە کارەساتێکی لەو شێوەیە دروست دەبێتن بۆ کوردستانیان لە هەر شوێنێکی جیهان بن. یەکەم داواکاریان ڕوبەڕووی جەنابی سەرۆک بارزانی دەکەنەوە و بۆ حاڵەتێکی لەو شێوەیە ڕوو لە دەستگای خێرخوازی بارزانی دەکەین. دەستگای خێرخوازی بارزانی جیاوازی ناکات؟ نە بەتەئکید ئەوە پەیامی ئێمە بۆ ئیشکردن کە ئێمە خزمەتی توانیتانە ئەو پەیامە بگەێنن؟ بەڵێ بەتەئکید هەر ئەمە شەوای کردووە کە مزداقیەتێکی زۆر باش لە نێوان دەستگا و لە ناوبینی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئاژانس و ڕێکخراوەکان UN و کەساتیا خێرخوازەکاندا دروست ببێت کە لە هەر حاڵەتێکی لەو شێوەیە کە دروست دەبێت لە جیهاندا تیمەکانی ئێمە هەم تەواجودیان هەیە هەمیش بەدەستێکی پڕەوە لە خزمەت هاوڵاتیاندانە. کەواتە بۆمان باس بکە ئەم دەستە پڕەی کە ئێستا لە خزمەتی هاوڵاتیانی ڕۆژاوی کوردستانەیە چی تێدایە؟ ئێمە بە پێی بارودۆخی ئەوانە یعنی ئێستا چیان پێویستە ئێمە لەسەر ئەو بابەتانە ئیش دەکەین. ئەوەی گرنگە کە بگوازرێنەوە بۆ ئەو شوێنانەی کە لێ هاتوونە گوندەکان گەڕانەوە بۆ شوێنەکانی خۆیان بە نسبەت ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی بابەتێکی زۆر زۆر گرنگە. ئێمە هەمومان ئەزانین و هەموو ئەوانەی کە لە کەیسی مرۆڤیدا ئیش دەکەن بە تایبەتیش ئاژانس و ڕێکخراوەکانی UN دەستگای خێرخوازی بارزانیش بەو پێی کە ئەندامە لە ئەنجومەنی اقتصادی و کۆمەڵایەتی UN بەردەوام ئەو هەوڵانەمان هەیە کە ئەو پەیامە بەجێ بێنین چونکە ئەمە خواستی UN هەموو لایەکمان ئەزانن کە چارەسەرکردنی کێشەی ئاوارە گەڕانەوەی بۆ شوێنەکانی خۆیان کە ئەمە بەلای ئێمەوە بابەتێکی زۆر گرنگە بۆیشە بە جددی ئیشی لێسەر دەکەین و دڵنیاشین بەو بەرنامەی کە دەستگای خێرخوازی بارزانی هەیە بۆ هەموو ئەو خەڵکە و بە تایبەتیش ئەفرین کە ئێستا جەنابتان باستان کرد و تیمەکانی ئێمە بە گرنگیان وەرگرتووە ئەو بابەتە ئێمە کارێکی جددی لەسەر بکەین لەگەڵ ڕێکخراوە دۆستەکانمان بە تایبەتیش کە وەکو ئاماژەم پێدا هەم مزداقیەتێکی باشی دەستگا هەیە هەمیش کۆنتاکتێکی بەرفراوانمان هەیە کە ئێمە بتوانین ئەو هاوکاریانە هێشتا بەرفراوانتر بکەین و محاولە بکەین لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کەوتنەوە سەرکار لە ڕووی ئەو کەل و پەلانەی دێمە سەر ئەو وردەکاریە. بەڵام ئەمێ بزانم تیمەکانتان لە چەند شوێنی ڕۆژئاوای کوردستان هەیە و چەند تیمن ئەگەر ژمارەکەت لەبەر ئێمە بەداخەوە ینی دەمێکی زۆرم حاولەمان کردووە لە قامشت و لە دێرێک لە حەسەکە لە عەموودا لەو شوێنانەش ئۆفیسەکانی دەستگای خێرخوازی بارزانی هەبێت ئەمەش بە ئەرک دەزانین. ئێمە هەمیشە گوتومانە ئەوەی دەیکەین بۆ هاوڵاتیانی کوردستان ئەمە ئەرکی ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی بە تایبەتیش کە بە ناوی پیرۆزی بارزانی و پەیامە ئینسانیە پیرۆزەمان هەیە ئێمە ئەمانەوێت بە بێ جیاوازی و بە تایبەتیش بۆ کوردستانیان چکو ئەزانین لە 100 ساڵی ڕابردوودا بەداخەوە خەڵکی ئێمە تووشی نەهامەتێکی زۆر بووە توش و ئاستەنگی زۆر بووە کارەساتی زۆر گەورەی بینیوە بۆیشە گرنگە حتا لە ڕووی کۆمەڵاتیشەوە لە ڕووی دەرونیشەوە ئەمە قسەی ئێمە نییە بە تەنها بەڵکو دۆستەکانی ئێمەش بەردەوام پێ لەسەر ئەوەدا دەگرن کە ئێمە مواجهەی ئەو خەڵکە بکەین ئێمە کۆنتاکتی ڕئیسیمان هەبێ لەگەر ئەو خەڵکە هەموو ئەو ڕێکخراوە مرۆڤیانەش ئەوە پەیامیانە بۆیشە کۆنتاکتە ڕئیسیەکانتان لە ڕۆژاوا لەکوێیە؟ ئاماژەم پێدا کە ئەگەر ئێمە لەوێش هەبین زۆر خەڵکی تر هەیە لەگەڵ ئێمە لەوێ دەبێت وەکو ئەوەی کە لەگەڵ ئێمە لە کوردستاندایە وەکو ئەوەی لەگەڵ ئێمە لەو شوێنانەدا کە ڕووداوی تێدا دروست دەبن کارەساتی تێدا دروست دەبن
ئێمە ئەزانین ئەو هاوکاریەی دەکرێت ئەو هەماهەنگیەی دەکرێت ئەو هاوکاریانەی کە پێشکەش دەکرێت هەموو ئەوانە نین ئەوەی دەستگای خێرخوازی بارزانانی بن ئەمە لە تااقەتی دەستگای خێرخوازی بارزانانی بەدەرە بەڵام ئەو سیقەیەی کە دەستگای خێرخوازی بارزانانی دروستی کردووە بوویتە پردێکی بەهێز لە ناوبینی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە ناوبینی حتا وڵاتانی هاریکاری بەش کار لەسەر متمانە دەکەن یا هاوکاری یان هەردووکی هاوکاری بەبێ متمانە نابێ هەر لە هەر کەسێک کە ئیش دەکە لە بواری ئینسانیدا پێش ئەوەی کە بتوانێ هاوکاریەکی باشی ئەو خەڵکە بکە پێویستی بە هاوکاری هەیە ئەبێ متمانەی هەبێت بۆیە بەلای ئێمەوە بەلای هەموو ڕێکخراوێکی مرۆڤیەوە متمانە لەسەروی هەموو شتێکە حتا ئەگەر ئێستا ئێمە هەڵمەتێک ڕابگەینن بۆ کۆکردنەوەی هاوکاری ئەگەر دڵنیا نەبین لەوەی کە ئەو شتە دەگاتە دەست هاوڵاتیان بەدەست ئەو خەڵکە ئێمە بەو ئیشە هەڵناستێن چکو ئەمە تەسیر لە متمانەی ئێمە دەکات بۆیشە بۆ هەر ڕێکخراوێکی ئینسانی متمانە لەسەروی هەموو شتێکە ئەمە ئامانەتێکە لە دەستی ئێمەدایە ئەبێ ئەو ئامانەتە بە ئامانەتەوە بگەینی ئەو خەڵکێکە پێویستی بە هاوکاری ئێمە ئێستا باسی ڕۆژاوای کوردستانەکەین هیچ ڕێگریەکتان لێکراوە لە گەیاندنی هاوکاریەکانتان بەداخەوە بەڵێ زۆر ڕێگیری کراوە ئێمە تەنانەت لەگەر وڵاتە هاوپەیمانەکان ئەوان لە سەرخەت بوون ئەوان پێیان خۆش بوو کە دەستگای خێرخوازی بارزانانی لەو شوێنانەدا ئیش بکەن بۆ نمونە ڕێگریتان لێکراوە لە چی وتوانە چی ینی بۆتان نەبووە هاوکاریەکان بگەێنەوە ئێستا ئۆفیسی دەستگای خێرخوازی بارزانانی لە قامشلو هەبێت لە حەسەکە هەبێت وەکو هەر ڕێکخراوێکیش ئێمە پاساوەکە چییە؟ هیچ پاساوێکیان هەموو ئەو ڕێڕەوە یاساییانەمان گرتوتە بەر ڕێکخراوێکی دەسەڵاتدارانی ئەوێ بەداخەوە کە ئاماژەمان پێداوە کە ئەگەر ئێمە هەبین مەجموعەیەکی زۆر ڕێکخراوی نێودەوڵەتی گەورە کە پرۆژەی هاوبەشیان لەگەڵ دەستگای خێرخوازی بارزانانی هەیە لەوێ دەبن بەڵام بەداخەوە ئەمان بەهۆی بیانۆی سیاسیەوە ڕێگانادەن کە خزمەتی ئەو خەڵکە بکرێت کە ئەمەوێ ئەو ڕاستیەش بڵێم کە ئێستا چوار حکوومەت لە سووریادا هەن بەڵام بارودۆخی ئابووری هاوڵاتیانی ئەو دەڤەرە لە هەموو ناوچەکانی تر خراپترن ئەوەی کە ئەوان پێویستیان هەڕەشەکانی زیاترن و بارە ئابووریەکەش خراپترە بۆیە هەر کەسێکی عاقڵ کە لەوێ بێ ئەبێ هەموو دەرگاکانی بەڕووی ڕێکخراوەکاندا بکاتەوە بۆی ئەو بارە هەڕەشە و مەترسیانەوەکو دەستگای خێرخوازی بارزانانی هیچ کارێک ئاسان نییە هەمومان ئەمە پێمان وا بێت کە کاری مرۆڤی دەکرێت لە جیهاندا وانە بێت کە کارێکی ئینسانی دەکەی ئیدی هەموو شتەکان دەستەبەر کراون و ئاسانە لە چوون و هاتنەوە کاری ئینسانیش وەکو هەر کارێکی تر ئەم ڕێگریانە کاریگەری کردوتە سەر هاوکاریەکانتان بۆ خەڵکی ئەو ناوچەیە ئەی بەتاکید ئەگەر ئێستا دەستگای خێرخوازی بارزانانی لە قامشلو با لە دێرگ با لە حەسەکە با کۆمەڵێک منەظەماتی تر لەگەڵ ئێمە لەوێ دەبوون و تیمەکانی ئێمە ئاهاتوانی خزمەتی ئەو خەڵکێک کە ئێمە لە هەرێمی کوردستاندا 18,000 هێتیمان هەیە ئەمانە ساڵانە هاوکاریان دەکرێت ئەم پرۆژەیەمان بە سەرپەرشتی جەنابی کاک مەسرور بارزانانی کە هاوکات سەرۆکی بۆردی دەستگای خێرخوازی بارزانانیشە ڕاگەیان لە ساڵی 2012 و هەتا ئێستا زیاتر لە 80 ملیۆن دلار پێشکەشی ئەو خەڵکە کراوە ئەگەر مەبلەغێکی کەمیش لەو پارەیە بچێت بۆ ڕۆژئاوای کوردستان کاریگەری دەبێت لەسەر باری ئابووری ئەو خەڵکە چکو ئێمە ئەزانین ئەو خەڵکە پێویستی بە ئەو هاوکاریە بە تایبەتیش کە ئەم پارەیە یان ئەم هاوکاریە یان ئەم پشتگیریە بۆ خەڵکێکە کە لە هەموو ڕوویەکەوە پێویستی بە هاوکاری هەیە ئێستا ئێمە ئەو پرۆژەیەمان لە عەفرین ڕاگەیاندووە لە عەفرین تا ئێستا زیاتر لە 150 منداڵ لە چوارچێوەی ئەو پرۆژەدا گیان بووتەوە ئەمە لە ماوەی 1 ساڵدا ئەگەر ئەمە لە ڕۆژئاوای کوردستان لەو شوێنانەشا با بە تەکید ژمارەکەی ئێستا زیاتر سەرچاوی ئەو داهاتە بۆ خەڵک ڕوون بکەنەوە ئەو بارێکە هەموو سەرچاوەکانی ئێمە ڕوونە ئەم سەرچاوەیە مانگی سووری ئیماراتی پشگیری ئێمە دەکە بەشێکیان سەرمادارانی کوردستان ئەو پرۆژەمان ڕاگەیاندووە بۆ دیاسپۆرا ینی لە دەرەوەشەوە کوردەکان هاوکاری ئێمە بکەن و کردویانە بەڵێ بەتاکید هاوکاری کامیان زۆرترە دیاسپۆرا ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کەسانی سەرمایه‌داری خۆمان مانگی سووری ئیماراتی ئەوە بەنسبەت ئێمەەوە گرنگ نییە کامی زیاترە بەلای ئێمەوە نیەتەکە مهمە کە ئێمە ئێستا دەستمان پێکردووە لە هەموو ئەو لایەنانە پشتیوانی ئەو پرۆژانە دەکەن بە تەکیدی مانگی سووری ئیماراتی زیاترە بەڵام ئەوەی گرنگە کە ڕۆژ بە ڕۆژ ئەم پرۆژەیە لە پەرسەندندایە و پرۆژەکانی تریش یعنی بە هەموو چڕنەکەینەوە لەو پرۆژەیەدا کە ئێمە کۆمەڵێکی زۆر پرۆژەی ترمان هەیە لە بواری خاوەن پێداویستی تایبەت لە بواری
نەخۆشیە زگماکیەکان لە بواری هاوکاریە خێراکان ئەوەی کە دەستگای خێرخوازی بارزانانی دەیکات لێرە دەیکات ئێمە هەمیشە ئەوەمان گوتووە دەستگای خێرخوازی بارزانانی وەک چۆن ئی خەڵکی هەولێرە ئی دوهۆکە هی کەرکووکە هی سلێمانیە هەڵەبجەی هی قامشلوشە هی عەفرینیشە هی دیاربەکریشە هی هەموو شوێنەکانی دەستخۆش کاک موسا زۆر بە کورتی وتت تیمی کوردستان 24 بەردەوام لەگەڵ ئێوەدان هەڵبەت ئەوە ئەرکی هاوڕێ و هاوکار و هاوپیشەکانمانن بەس ئەوان لە مەیدانیا زیاتر ماندووە بن چیان پێڵی لێرەوە دەستخۆشیان لێ دەکەم لە هەموو ئەو خوشک و برانەی کە هاوکارن لەگەڵ ئێمە لە گواستنەوەی ئەم چالاکیانە چکو بەتەئکید گواستنەوەی ئەو چالاکیانە وا دەکات کە دیسان وەکو ئاماژەم پێدا احتیباری ئێمە زیاتر دەکات لە ناو خەڵکەکە و دەرگایەکیشە بەڕووی ئێمەدا دەکاتەوە کە هاوڵاتیانی کوردستان بتوانن پشتیوانمان بن کە هەمیشە ئەوەمان گوتووە ئێمە سپاسی خەڵکی کوردستان دەکەین سپاسی سەرمادارانی کوردستان دەکەین کە وەکو چیایەک لە پشتی ئێمە ڕاوەستاون بەڵام ئامانجی ئێمە زۆر گەورەترە لەوە ئێمە پێویستیمان بە هاوکاری و پشتیوانی زیاتر هەی خەڵکی کوردستان چکو وەکو ئاماژەم پێدا هەر لە بیدایەتەوە کە ئێمە ئەزانین بۆ هەر ڕووداوێکی لەو شێوەیە ڕوو لە جەنابی سەرۆک بارزانی دەکرێت ڕوو لە دەستگای خێرخوازی بارزانی دەکرێت ئێمەش بە ئەرکەوە لە خزمەت ئەو خۆشەویستانەدا دەبین و ئیشەڵڵا ئەوەی لە دەستشماندا دێت بۆ عەفرین و تەمەناش دەکەین لە هەموو ناوچەکان کە ئێستا هەر کوردێک و هەر مرۆڤێک پێویستی بە هاوکاریە تیمەکانی دەستگای سپاس دەکەین کاک موسا کە ئامادە بووی لەگەڵمان دەستەکانت خۆش بێ زۆر سپاس